ئاگاداری شۆفێران و کاسبکارانی ئێراکەنەوە کە دەبێت ئێستا هەموو بابەتەکانیان لابەرن، دوکانەکانیان دابخەن، کۆشەکانیان دابخەن. قایمقامێتی سلێمانی بڕیاریدا هەموو شەوێک لە کاتژمێر 11ەوە هاوڵاتیان بۆیان نییە لەسەر شاخی گۆیژە و ئەزمەر بمێننەوە. ئەوەی کە ئیبینێن لێسادا تیمەکانی ئاسایشی سلێمانی بەگری فریاکەوتن، بەگری شارستانی هات و چۆ سەرجەمیان پێکەوە سەرقاڵی چۆڵکردنی دۆڵەمیرانن. سەر شاخی گۆیژە لە ئێوارەوە چۆڵ کراوە لەبەرەوەی ڕەشەبا بوو، بەڵام ئەوانی دیکە ناو دۆڵەکە و دۆڵەمیران دەبێت هاوڵاتیان ئێرە چۆڵ بکەن و ئێرە بەجێ بهێڵن کە کەس بۆی نییە لێرە بێ بەهۆی ئەو ڕووداوەی کە شەوی ڕابردوو لە کاتژمێر 11 لە ڕوویدا بەشێکی زۆری شاخی گۆیژە سووتە لە دار و درەختەوەمانە ئەو بابەتانە. بۆیە بڕیاردراوە بەلابردنی هاوڵاتیان، واتە هەموو شەوێک لە کاتژمێر 11 دەبێت شاخی گۆیژە و ئەزمەر بە تەواوەتی چۆڵ بکرێ. ئەو شەوانەشی کە ڕەشەبایە هاوشێوەی ئەم شەو لە ئێوارە لە کاتژمێر 8ەوە نابێ هاوڵاتیان سەردانی شاخی ئەزمەر و گۆیژە بکەن و دابنیشن لێی. ئەوە بێجگە لەوەی کە بە هەموو شێوەیەک ئاگرکردنەوە قەدەغەیە، نێرگەلە قەدەغەیە، بۆیە هاوڵاتیان ئەبێ بە تەواوەتی کاتێک کە دەدەچنمە سەر شاخی ئەزمەر و گۆیژە پارێزگای لە شاخە بکەن. هەچ کەسێکیش پابەت نەبێ پێوەی ڕێکاری یاسای بەرامبەر دەگیرێتە بەر. ئەمە دیمەنی چۆڵکردنی دۆڵەمیرانە کە سەرجەم دوکانەکان و ئەو کۆشکانەشی کە هەیە سەرجەمیان پێداخراوە کە کاربینەکان بجوێزێتەوە. لێسادا سەرقاڵی کۆکردنەوەن، تیمەکان سەرقاڵی ئەوەن کە ئاگاداری شۆفێران و کاسبکارانی ئێراکەنەوە کە دەبێت ئێستا هەموو بابەتەکانیان لابەرن، دوکانەکانیان دابخەن، کۆشەکانیان دابخەن تاوەکو ئەمە ڕێکارەکانی پارێزگاریە لێرە. لە پێشتریشدا و لە ساڵی ڕابردووشدا بە هەمان شێوە ئەم قەرارانە هەبوو تایبەت بە ئەوەی کە هاوڵاتیان نابێت شەو لە سەر شاخی گۆیژە بمێننەوە لە کاتژمێر 11ەوە دادەخرا، بەڵام ئەم ساڵ زۆر جددی کراوە بابەتەکە، زۆر بە شێوەیەشی چڕوپەر دەستکراوە بە هەڵمەتی چۆڵکردنی بە هاوڵاتیان. ئەمەژوو لە پێناو پارێزگاری لە سیەکانی شاری سلێمانیە. ئەمە دیمەنەکانە ئەوە ئۆتۆمبیلی هێزەکانی یاساییشە کە یەک بە یەک بە ئۆتۆمبیلەکان ئەڵێن کە هەستن، بەڵام خوا هەڵ ناگرێ هاوڵاتیانیش زۆر بۆ شوێ پابەند نین لەبەرەوەی کە ئەبێ یەک بە یەک پێیان بوترێ کاکە ژیان هەستە لەویا ڕانی حسابیەوە ناکە کە ئەبێ لە کاتژمێر 11 کە ئەمە بڕیارێکەوە بێت جێبەجێ بکرێت، واتە یەک بێگە بێ ئۆتۆمبیلەکان پێیان بوت. ئەمە سەرێشەیەکی زۆریش بۆ هاوڵاتیانە هێنێکە بەو شێوازە کە لێرە ئەبێ هەڵسن نازەم ئۆتۆمبیلە چی هاتو لێرەیە وەستاوە. ئەمە بڕیارەکانی قایمقامی سلێمانی و دەستگا ئەمنیەکانی شاری سلێمانیە تایبەت بە بڕیاری قەدەغەکردن و دانیشتن لە سەر شاخی ئەزمەر و گۆیژە.